لە یاریەکی تری ئەم هەفتەی خولی نایبی کوردستان زێرەڤانی میوانداری برایەتی پێشەنجی کرد. یاری یەکەمی نێوان ئەم دویانەیە بە 2 گۆڵ و یەکسانی کۆتایی هاتبوو، بەڵام زێرەڤانی لەم یاریە ویستێکی تری هەبوو، ئەویش سەرکەوتن بوو بە کۆنتڕۆڵکردنی تۆپ و یاریەکە بە تەواتی فشاری خستە سەر گۆڵ یانەی میوان. برایەتیش بە هێرشی هەڵگەڕاوە وەڵامی دەدایەوە. مەترسیدارترینیشان لە ناوەڕاستی نیوەی یەکەم بوو لە ڕێگای ئەرکان ڕەحیم. لە خولەکی 34 ئاراز مستەفا تۆپێکی لە بەرگریەوە بۆ ناوەڕاستی یاریگا هێنا و شێزاد ئەحمەدیش لە دووری نزیکەی 40 مەترەوە لە گۆڵ بەرەو گۆڵی برایەتی هاوێشت و بە شێوازێکی جوان گۆڵ یەکەمی زێرەڤانی تۆمار کرد. لە نیوەی دووەمی یاریەکە فاتح حەمەخان بە گۆڕانکاریەکانی جیاوازی لە ئاستی یاریەکەش دروست کرد. دوای بەشداری پێکردنی هەڵگورد مەلام حەمەد و دوای تێپەڕبوونی تەنها 5 خولەک ئەرکان ڕەحیم ئەنجامەکەی یەکسان کردەوە بە لێدانی سەر. ئەو ئەنجامەش تا کۆتایی یاریەکە درێژەی کێشا و یاریەکە بە یەکسانی بە گۆڵێک بۆ هەردوویانە بە کۆتا هات. خۆی ئێمە ئەوڕۆکە خەڵکمان بەدەستێنە دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم. بەڕاستی ئێمە خەڵکمان لەگەیانی وەرشی زێرەبانی بەدەستێنایە، یانی وەرشی زێرەبانی یانێکی بەڕاستی زۆر بەهێزە، یعنی لە قۆناغی دووەم بەهێزی بەدەرکەوتووە. ئێمە خۆت دەزانی لە قۆناغی دووەم یاریەکان هەمووی بەهێز دەبی فقەکان بە باش خۆیان ئامادەکردیان، بەڵام لەخوا بە زادیارەکانی تریژ بە یەکسانی تەوابوونا. ئێمە خاڵک لەگەڵ زێرەبانی سوپاس بخوا دەستخۆشە لە یاریزانەکان دەکەم، بەڵام ئەمە تمعی ئەومانە بوو بشی بینەوە، بەڵام ئەوە زروفی یاریە چکە زێرەبانی تیپێکی بەهێزە لە قۆناغی دووەم باشی دەرکەوتووە. بله ادبیجم حتی دو ماهی که چندی دلی و دیجی مچه و نم نشوان ترجمه کن. براستی ما برکل تیم اگه کرد بونیکل سری لیستا خونا کردستان یکش باشترین تیمت کردستانه. راست هم ترازی نبود به خاله مدیه سه خاله دیاری بدست خوب ببین دا پتر نزدیکی سری لیسته بینیم. بله ادبیجم هر چه بیتن گل تیم اگه واسه خالق نیاخر. برایەتی هەرچەندە تەنها خاڵێکی لە میارێ بەدەستێنا، بەڵام توانی پارێزگایی لە پێشەنگ بکات و بە 18 خاڵ لە خانەی یەکەم مایەوە. زێرەڤانیش لە هەمان پێگەی خۆی مایەوە بەهۆی یەکسانبوونی ئەنجامی سەر زەمیارەکانی ئەم هەفتەیە. زێرەڤانی 15 خاڵی هەیە و لە پلەی 4مدایە. حوسێن محەممەد کەناڵی پێم.